ئەم چەند ڕۆژە لە واشنگتنی پایتەخت ڕێوشێنی ئەمنی زۆر تند گیراوەتە بەر لە چەند خەڵکێکی لە چەند هاوڵاتیەکی شارەکەشمان پرسی ئێمە ئەوانیش دەڵێن بەڵێ ڕێوشێنەکان تند بوون. لە ڕاستیدا ئەمە تا ڕادەیەک ئاساییە لەبەرەوەی چەند ڕۆژێکی کەمی ماوە کاتێک کەمی ماوە بۆ دەستپێکردنی هەڵبژاردنە گشتەکانی ئەمریکا، بەڵام ئەوەی کە ئێستا دەبینرێت لە دەوروبەری کۆشکی سپی سیاجێکی زۆر دانراون، زۆربەی ئەو پارک و باخانەی کە لە دەوروبەری کۆشکی سپیدان سیاجە و هێزی ئەمنیشی لێ ڕاوەستاوە چەند لەگەڵ نزیک بنەوە ئەوەی کە دەیبینین ئەو دیمەنانە ئەنی جگە لە سیاجە سەرەکیەکەی کۆشکی سپی دەوری کۆشکی سپی سیاجێکی دیکە دادەنێن لەلایەن ئەو کەسانەوە بۆ لایەنی ئەمنی. لە ڕاستیدا ئەمەی کە ئێستا ئەم ڕێوشێنانەی لە واشنگتن گیراوەتە بەر بە دیاریکراوی لە دەوری بینای کۆنگرێس و کۆشکی سپیش ینی ترسێکە لەوەی کە ڕووداوەکانی مانگی 2020 کاتێ دۆناڵد ترامپ دەرنەچوو لەلایەنگرانیەوە هێرشکرا سەر بینایی کۆپیتۆڵ و چوونە ژوورەوە ئەو لایەنگرانەی ئێستا ڕێوشێنەکە زۆر تونتر لە هەڵبژاردنەکانی پێشوو لەم دەوروبەرە گیراونەتە بەر لە دیوی ئەو دیوی کۆشکی سپیشەوە هەر لە ئێستەوە خەریکی ئامادەکاری ستەیجی دەست بەکاربوونی سەرۆکن لەوێش خەریکی کارکردنن. من لەگەڵ هاوکارەکانم 2 ڕۆژ پێش ئێستا چووینە کۆنگرێس لەوێ چووینە ناو بینای کاپیتۆڵەوە لەوێ فەرمانبەرانی ئەوێش ڕێوشێنێکی توندیان کردووە بەرەوە هەر خۆیان پێیان ڕاگەیاندین کە ئەم ڕێوشێنە توندەی کە ئێستا گیراوەتە بەر لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردنەکاندا هەمووی هۆکارەکەی بۆ 2021 دەگەڕێتەوە کاتێک لایەنگرانی دۆناڵد ترامپ هەڵیان کوتایە سەر بیناکە و چوونە ناو بینای کۆنگرێسەوە و ئاژاوە و پشێویان نابووە بۆیە ئێستش بە هەمان شێوەی هەڵبژاردننی پێشوو هەمان ترس دروست بۆتەوە بەوەی کە جارێکی تیکە پشێوی لەم ناوە بەتایبەت لە دەوروبەری کۆشکی سپی و لە دەوروبەری بینای کاپیتۆڵ کۆنگرێس دروست بێتەوە. بابەتێکی دیکە کە سەرنجی ڕاکێشام ئێوەش بیزان و ئاماژەی پێ بکەم کەشوهەوای هەڵبژاردنە لە واشنگتن دیسی. ینی ئەوەی کە دەیبینن ڕۆژانە هاوڵاتیان زۆر ریلاکسن ینی زۆر لە کەشوهەوای هەڵبژاردن ناچێت نەکەەوە ئێمە وەکو ڕۆژنامەنووس بە دۆداچوون دەکەین شوێنەکان دەگەڕین لە کەشوهەوای هەڵبژاردنان تا ڕادەیەک بەڵام خەڵکەکە لە کەشوهەوای هەڵبژاردن نانین چوون ئەوانەی کە بە ئۆنلاین دەنگیان داوە دەنگی خۆیان داوە ئەوانشی کە دەیانەوێت دەنگ بدەن ڕۆژی 5 مانگ چاوەڕێی سەر سندوقەکانی دەنگدانن. ئەوەی کە ماندووە بە پێچەوانەی لای خۆمانەوە کاندیدەکانن یاخود لە حیزبەکە ئەندامانی ئەو حیزبانن کە بەشدارن لە هەڵبژاردنەکان دیموکرات و کۆماریەکان ئەگینا خەڵک زۆر ریلاکسە و ئیش و کار و کاروباری ڕۆژانەی خۆی زۆر بە ریلاکسی بەڕێوە دەبات و نەک پۆستەرێک بە ڕێژەیەکی زۆر دەبینی نا ڕسمی کاندیدێک دەبینی نا کەژاوەی ئۆتۆمبیل دەبینی بەڵام بە پێچوانە لای خۆمان لە کاتی هەڵبژاردنەکاندا خەڵک زۆر ماندووە دەبێت کەژاوەی ئۆتۆمبیل و هەندێک جاریش ئاژاوی بەهۆوە دروست دەبێت. بۆیە کەشوهەوای هەڵبژاردن لە ئەمریکا زۆر ئاساییە تەنها ئەوەن دەبێت کە ڕێوشێنی تند لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بۆ ڕۆژی بەڕەوەچوونی هەڵبژاردن گیراوەتەوە.